خۆشەویستان ئەزیزان ئەوڕۆ لە کوێستانەکانی گۆڕەبۆتێ کوێستانەکانی گۆڕەبۆتێ خەڵکێکی زۆر باش و چاکی لێ و خانەدانیشن و پێشتیش ئاغا بوون و دیوەخانیان هەبوو. ئەوڕۆ نان و پەنیریان لە بۆ تێناوین شوێنەکەشن بە سەفایە ئەمما وەمزانی قاورمەیە ئەوە منەوە ساڵەکە لێرەم شوانم هەر نان و پەنیرم دەرخوات دەدەن لەگەڵ پیوازێکیان هێناوە حینی دەڵێ ژەهری ماریا جاچما من ئەوەندەی بخۆم کەسم دەژی لە پەنا وەڵڵا مارم لەبەر هەڵدات ناشکریا من کاخانەدا ئەتوانەکێنە چاگنی هەواشێ بزناکە ها ئۆدیکتە لە برسان قڕێژکی دەکات تێدا لاتەی دەکا ئارە وەڵڵا جا باشە دێ بەشە لە وەڕەکە نییە خۆ دەنا من چۆن لای نەوەڕێنم ئەمن بێزمانێک وەکە من برزی بێت چۆمان لای نەوەڕێنمە من هەنا خۆ دەستی دەران کیلۆ دانیشتی نێت لە وەڕاندووە ئەوە چاوت لێ بووم بەڵێ داوای لێبوردنمێ وەڵڵاهی شەت بێ لەبزانی قەدی ناکە هەشوکرم بە پەنیرەکەی خۆندێ بەرو جەمرم خۆن ئەدێ لە بۆرەوە خۆنەوە توینویە ئەو بزنا بەڵێ چەندی خۆڕا دەگرێت تا دەگاتە ئاوێ بە قورانجا ئەمە بەیانیان بڵێم سعات 5 لێ دەخڕین سعات دەی و دەونی و ئەوە حیوان دێتەوە سەرا بە زۆر شاتێنوی دەبێت تینوی دەبێت ئەرێ وەڵڵا ونیانێ خۆراگر نییە ئەرێ وەڵڵا هەر ئەوەندە خۆڕا دەبی باوڕێم تقریبەی 5 ساعات و نیم 6 ساعتان نانێ خۆ ببی وا هەبووە لە بەندەنێ مەسەلەن لە تینوان خنکابیان هەست پێکرد بێت کە تینوێتی حیوانە هەبووان دەگۆخشی خۆ مامەکی منێت و حاجەمەدی دەی بوو هەندێکی بزنم لێ بزەر بوو لەو شاخی بێرم کەی بڵێ دەیگو ماوەکی زۆر دیسکە ساوا بووم بەزێک گەشین ما بوو دەیگو دوایە پاشی ماوەکی بە قسەوی 20 ڕۆژ ئەوا دەیگو بەچوم دەیگو ئێستا هەر مابوون دیسکەکان ناوشانە خوارد بوو بەهات بۆ بڵێ بڵێ گەشین هەر ما بوو گاشین هەرما نەخۆ حیوان نانێ هەر دوو ڕۆژان خۆ بگیری